جەژنی ڕەمەزانی هەموو ساڵێک سەرکردە و حزب و لایەنە سیاسیەکان نامەی پیرۆزبایی ئاراستەی خەڵک و جەماوەردەکەن و هیوای باشکردنی ژیان و چارەسەری کێشەکانیان بۆ دەخوازن. بەڵام ئەوەی دواتر بۆ خەڵک دەمێنێتەوە جگە لە بەردەوامی قەیران و کێشەکان هیچی دیکە نییە. بۆ جەژنی ئەمساڵ هەرێکە لە مەسعود بارزانی و نێچیروان بارزانی و یوسف محەممەد پەیامی جەژنانیان ئاراستەی موسڵمانانی کوردستان کردووە. بارزانی لە پەیامەکەی داوێ ڕای پیرۆزبایی لە خەڵکی کوردستان هیوای خواستەوە گەلی کورد بە ئاواتی لە مێژینەی خۆی بگات و کۆتایی بە هەموو ناخۆشیەکان بێت. لای خۆیەوە نێچیروان بارزانی سەرۆکی حکومەتی هەرێم هیوای خواستەوە جەژن وەک چۆن لە ڕووی ئاینی و کۆمەڵایەتی هۆکاری ئاشتەوایی و پێکەهاتنەوەیە لە ڕووی سیاسی شەوە ببێتە هەندەری ئاشتی و تەبایی و یەکڕێزی لە پێناو تێپەڕاندنی قەیرانەکان. هاوکات دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان وێڕای ئاماژەدان بە قەیرانە کەڵەکەبووەکانی هەرێم دەشڵێ هیوادارم جەژن ببێتە دەرفەتێک بۆ تێپەڕاندنی کێشەکان و کاری پێکەوەیی بۆ هێنانەکایی ژیانێکی شەرەفمەندانە و سەربەرزانە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لە جەژندا هاوڵاتیان چاوەڕوانی لێک نزیکبوونەوەی لایەنە سیاسیەکان و چارەسەری قەیرانەکان دەکەن و داوا دەکەن لە پێناو سەروەری یاسا و دامەزراوە شەرعیەکاندا لایەنەکان قوربانی بە بەرژەوەندی حیزبی و تایبەتیەکانیان بدەن. بەڵام ئەوەی تا ئێستا لەو لایەنانە بە تایبەت لایەنە بەرپرسەکان بینراوە پێچەوە نەویستی هاوڵاتیان بووە بە جۆرێک لە پێناو بەرژەوەندی حیزبی و تاکیەکاندا یاسا و دامەزراوە شەرعیەکان و تێکڕای پیرۆزیەکانی میلەتیان کردوتە قوربانی.